ئەڵێ سەبارەت بە هەوڵەکانی نەهێشتنی بازرگانیکردن و فرۆشتن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان لەگەڵ میوانەکەم لەم بارەوە قسە دەکەم بەڕێز نەقیب ئەرکان بیبیانی ئەفسەر لە بەڕێوەبەری نەهێشتنی مادە هۆشبەرەکان کە لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ. ئەو تۆڕای بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر کە دەستگیر کراون ئەوەی کە بەڕێوەبەری یاسایشی شڕای گەیاندووە چەند کەس بوونە لەکوێوە هاتوون و چۆن توانیوانە بێنە ناو هەرێمی کوردستانەوە؟ بەڵێ مەبەستت ئەو تۆڕانە ئەو لەو چالاکیانەی لەم ماوەیەدا کە ئەوەی کە ئێستامەوە کە هەواڵ ئاماژەمان پێکرد کە بڵێ ئەمە ئەم مادە هۆشبەرانەی کە هەن هیچیان سەرچاوەکانیان لە ناوخۆی هەرێمی کوردستانیە بەڵکو لە وڵاتانی دراوسێەوە دەهێنرێن ناوخاکی هەرێمی کوردستان لەلایەن کەسانێکەوە. ئێمە وەکو بەڕێوەبەری نێشتنی مادە هۆشبەرەکان استراتیجێتێکمان داڕشتووە کار لەسەر بازرگانانی مادەی هۆشبەر دەکەین و مەبەستیشمان لێی ئەوەیە کەوا سەرچاوەی هێنانی مادەی هۆشبەر بۆ ناوخاکی هەرێمی کوردستان وشک بکەین نێهڵێ هەرێمی کوردستان بکرێتە ناوەندێک بۆ ساکنەوە بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر و نێهڵین هەرێمی کوردستان وەکو ناوەندێک بەکار بهێنرێت بۆ ترانزیتکردنی مادەی هۆشبەر. تەبیعی ئەمە لە ماوەی ڕابردوو بەدەیان بازرگانی مادەی هۆشبەرمان دەستگیر کردووە چەندی تۆڕمان لێک هەڵۆشاندوێتەوە و چەندین چالاکی هاوبەشمان لەگەڵ حکوومەتی فیدرالی ئەنجام داوە و چەندین تۆڕ سەرجەمی ئەندامەکانی دەستگیر کراون چجای ئەوەی لە خواروی عێراق بوون یان خود ئەگەر ئەندامیان هەبوو بێتن لە ناوخاکی هەرێمی کوردستان دەستگیرمان کردوون و بە هەماهەنگی کارەکانمان ئەنجام داوە توانیمانە چەندین تۆڕی مەترسیدار لێک هەڵبۆشینینەوە. زۆر باشە. ئەوانەی کە زیاتر وەکو ئاماژەت پێکرد بازرگانانی مادەی هۆشبەر لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقەوە دێن توانراوە کۆنتڕۆڵی سنوورەکان بکرێت هەماهەنگیتان چۆنە بۆی کە کەمترین هاوردەی مادەی هۆشبەر بۆ ناو هەرێمی کوردستان ئێمە هەماهەنگێکی زۆر باشمان هەیە لەگەڵ دەواازە سنووریەکان پاسەوانی سنوور فڕۆکەخانە هەماهەنگێکی باشمان هەیە هەوڵماندا و کارمان لەسەری کردووەکەوا بتوانین ڕێگریەکی تەواو بکەین لە هێنان ناوەی مادەی هۆشبەر بۆ ناو خاکی هەرێمی کوردستان. بەڵام لێرەدا من دەمێ ئاماژە بەوە بکەم ئێمە بەوە نەوەستاوین تەنها بەمە وەڵکو ئێمە هەوڵمان داوە لە دەرەوەی خاکی هەرێمی کوردستان دەستمان بگاتە ئەو بازرگانانە و دەستگیریان بکەین. لە ماوەی ڕابردوودا ئێمە توانیمان یەکێک لە گەورە بازرگانانی مادەی هۆشبەر کە دەتوانین بڵێن بە ڕێژەی 150 ئەو مادە هۆشبەری کە دەنێردرایە هەرێمی کوردستان توانیمان لە وڵاتی لوبنان دەستگیری بکەین و بهێنەوە ناو خاکی هەرێمی کوردستان تاوەکو بە پێی یاسا سزای یاسایی خۆی وەربگرێت و بۆ بەتونترین شێوە سزا بدرێت. لەبەرەوەی ئەم کەسەیە یەکێک بووە لە گەورە بازرگانانی مادەی هۆشبەرەوە مەبەستیشی بووە هەرێمی کوردستانی بە ئامانجگرتووە مەبەستی بۆ زۆرترین خەڵک لێرە ئاڵودەی مادەی هۆشبەر بکات و وە خاکی هەرێمی کوردستانیش وەکو ترانزیت بەکار بهێنێت. زۆر باشە. بە بەراورد بە ساڵانی ڕابردوو لەم چەند ساڵی دواییدا بە تایبەتی هەوڵەکان چڕتر بوونێتەوە بۆ نەهێشتنی بازرگانیکردن و فرۆشتنی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن ڕێژەکە کەمی کردووە زیادی کردووە چۆنیەوە بەراوردی دەکەن؟ ئێمە وەکو بەڕێوەبەری نێشتنی مادە هۆشبەرەکان هەوڵەکانمان زۆر چڕ کردوتەوە تەنها بەوە نەوەستاوین کەسانی بازرگان یاخود تاوانبار دەستگیر بکەین بەڵکو ئێمە چەندین لێژنەمان پێکەناوە بۆ بەسەرکردنەوەی کافتریا و ڕێستۆرانتەکان و نۆڕینگەکان و هەروەها دەرمانخانەکان و پێدانی ڕێنمایی و چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو دەرمانە پزیشکی هۆشبەرانی کە هەن و ئێمە سمینارمان ئەنجام داوە لە ناوەندەکانی خوێندن لە زانکۆ پەیمانگەکان هەوڵمان داوە خەڵکی هۆشیار بکەینەوە لە زەرەر و زیانەکانی مادەی هۆشبەر واروەها کارمان لەسەر ئەوە کردووە ویستومانە کەوا ڕۆشنبیریەکی تەواو بە خەڵکی بدەین لەوەی کە چۆن دەتوانی خۆت لە مادەی هۆشبەر دەرباز بکەی وار بە پێی یاسا چۆن کەسێک ئەگەر ئاڵوودەبووی مادەی هۆشبەر بێ دەتوانێت چارەسەری خۆی بکاو بە تاوانبار هەژمار نابێت چونکە ئێمە زۆر جار دەکەوینە ژێر زۆر جار پرسیاری ئەومان لێ دەکرێت بۆ نمونە دەڵێن کەسێک بەکارهێنەری مادەی هۆشبەرە بۆچی ئێوە دەستگیری دەکەن بەڵام ئەگەر بێت و ئێمە سەیری دەقی یاسا بکەین چ یاسای ژمارە 50 ساڵی 2017 حکوومەتی فیدرالی عێراق و بە پێی یاسای ژمارەیەک ساڵی 2020 بەکارهێنەری مادەی هۆشبەر تاوانبارە. بۆچی؟ لەبەرەوەی ئەگەر هاتو ئێمە کەسێک کە بەکارهێنەری مادەی هۆشبەرە کۆمەڵێک کێش و گیر و گرفت بۆ دەوروبەرەکەی و بۆ کۆمەلگا و بۆ خانەوادەکەی دروست دەکاتن دەستگیرمان نەکردوە لە هەمان کاتدا ئەگەر بە تاوانبار هەژمار نەکرێت کەواتە ئێمە دەتوانین بڵێن بە شێوەیەکی ناڕاستە خۆ دەرگایەک دەکەینەوە خەڵکی بە ئازادانە بچێ مادەی هۆشبەر تاقی بکاتەوە کاتێک کە تۆ تاقی دەکەیت و ڕاستەخۆ ئاڵوودە دەبی. بۆیە بە پێی مادەی سی هەر کەسێک کە مادەی هۆشبەر بەکاردێنێت تاوانبارە و سزا دەدرێت لە ساڵێک تاوەکو 3 ساڵ و بە پێبژاردنێکیش لە 5 میلیۆن دیناری عراقی تاوەکو 10 میلیۆن دیناری عراقی و لە هەمان کاتدا یاسا ڕێگای بە هەر کەسێک داوە کە ئاڵوودەبووی مادەی هۆشبەر بچێت چارەسەری خۆی بکاتن. لە مادەی 38 مادەی 38 یاسای ژمارەیەک ساڵی 2020 هاتووە
هەر کەسێک کە بەکارهێنەری مادەی هۆشبەرە ئەگەر بێت خۆی دەست پێشخەری بکە بۆ وەرگرتنی چارەسەری لە سنتەرێک یان شوێنێک تایبەت بێ بە چارەسەرکردنی ئاڵدەبوانی مادەی هۆشبەر ئەوە هیچ سکاڵایەکی یاسایی لە دژی بەرز ناکرێتەوە بە مەرجێک پابەند بێ بە وەرگرتنی چارەسەری تاواکو لەش پاک دەبێتەوە دەبێت بە کەسێکی یاسایی دەگەڕێتەوە ناو کۆمەلگا واتە لە ڕووی یاساییەوە ئەگەر کەسێک خۆی چارەسەر بکاتن بە تاوانبار هەژمار ناکرێت و سزا نادرێت. زۆر باشە. ئامارێکی دقیقتان لەبەردەستە ئەگەر بەراوردە بکەین وەکو ئاماژتان پێکە 6 مانگ جارێک ئامارەکان بڵاو دەکرێتەوە لەلایەن بەڕێوەبەرایەتی نهێشتنی مادە هۆشبەرەکان بە بەراورد بە 6 مانگی کۆتایی ساڵی 2024 ئێستا هەیە. بەڵێ ئەگەر بێت و بەراورد دەکەین لە نێوان ساڵی 2023 و 24 لە ساڵی 2023 ئێمە 3553 تۆمەتبارمان دەستگیر کرد. و لەم ڕێژەیە 1070 ئەوانە بوو کە کاری کڕین و فرۆشتن و بازرگانیە بە مادەی هۆشبەرەوە دەکرد. بەڵام ئەگەر بێت و سەرنج بدەیت لە ساڵی 2024 ڕێژەکە دابەزیوە بۆتە 1568 کەس و لەم ڕێژەیەدا 831یان ئەوانە بوونە کە کاری کڕین و فرۆشتیان بە مادەی هۆشبەرەوە کردووە. لێرەدا دەمێ ئەوە بخەمە ڕووکەوا لە ئێستادا دەستکەوتنی مادەی هۆشبەر ئەستەم بۆچی لەبەر ئەوەی ئێمە زۆرترین ڕێژەی ئەوانەی کە کڕین و فرۆشتیان بە مادەی هۆشبەرەوە کردووە دەستگیرمان کردوون و لە بەندیخانەکانە. لەگەڵ ئەوەیشدا هەوڵی تر هەیە هەوڵ دەدرێتن مادەی هۆشبەر بە جۆرەها شێوە داخل بکرێت و هەرێمی کوردستان بە ئامانج بگیرە. بەڵام ئێمە زۆر ورد کارمان لەسەری کردووە بە هەموو شێوەیەک ڕێگریمان کردووە و بە هاوبەشی لەگەڵ گشت دەستگا ئەمنیەکانی تر توانیمانە وا بکەین کەوانەی هەڵین هەرێمی کوردستان نەبێت بە ناوەندێک نە بۆ ساختکردنەوەی مادەی هۆشبەر نە هەرێمی کوردستان وەکو ناوەندێک بۆ ترانزیت بەکاربێنێت. باشە بەڕێز ئەرکان بەکارهێنانی مادەی هۆشبەر یاخودی مادەی هۆشبەر بە تیرۆریسپی ناو دەبرێت. ئایا ئاستی هۆشیاری کۆمەڵگەیمە لە چ ئاستێکدا تا چەندە کار کراوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان ناوەندێک بۆ شیانەوەی و کەسانی کە توش بوون و کۆمەڵگە چۆن هۆشیار بکرێتەوە لەم بارەوە؟ بڵێ خۆی لە ئێستادا ئێمە هیچ سنتەرێکمان نییە بۆ چارەسەرکردنی ئاڵدەبوانی مادەی هۆشبەر. بەڵام ڕێزدار مەسرور بارزانی لە ماوەی ڕابردوو بەردی بناغی سنتەرێکی شیانەوەی دانا کە لەلایەن دەستگای بارزانی و ڕێکخراوێکی نێودەوڵەتیەوە ئینشاڵە لە داهاتوویەکی نزیکدا دروست دەکرێت و دەکەوێتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڵام لەگەڵ ئەوەیشدا کە سنتەرەکە بوونی نیە تاوەکو ئێستا ئێمە هیچ پزیشکێکمان بانگێش نەکردووە یان خود لێ پێچینەوەمان لەگەڵ نەکردو بۆسی تۆ کەسێکی ئاڵدەبووی مادەی هۆشبەر چارەسەر دەکەی یان خود چارەسەری پێدەدەێت واتە ئێمە هاوکار بووینە لەوەی کەوا خەڵکی چارەسەری وەربگرێتن لە بەرەوەی لە دەقی یاساکەش هاتووە ئەگەر خستەخانەیەک یان خود ناوەندێک یان خود سنتەرێک تایبەت بە ئاڵدەبوانی مادەی هۆشبەر بێ هەبێتن بۆ چارەسەری ئەوە ئەو کەسەیە کە دەچێتن بە تاوانبار هەژمار ناکرێتن. من دەمێت لێرە ئاماژە بەوە بکەم خەڵکی هەرێمی کوردستان پێویستە بەگشتی ئێمە هەمومان ببین بە دەستگای ئەمنی هەمومان ببین بە خەمخۆری خاک وڵاتمان هەڵمەتێکی نیشتمانی گشتگیر ئەنجام دەین بۆ ئەوەی خەڵکی هۆشیار بکەینەوە لەسەر زەرەر و زیانی مادەی هۆشبەر. مادەی هۆشبەر بە جۆرەها شێوە بەکاردەهێنرێت بەداخەوە خەڵکێکی زۆر هەیە زانیاری نییە لەسەر ئەم بابەتە تێکەڵ دەکرێت لەگەڵ خواردنەوە و هەر شتێک کە دەکێشرێتن با بڵین هەر بابەتێکی کێشان هەیە دەتوانرێت بەو شێوەیە بەکار بهێنرێت و هەروەها لە شێوەی حەب هەیە لە شێوەی دەرزی هەیە و لە شێوەی سپرا هەیە و هەروەها لە شێوەی قەترە هەیە لە شێوەی لەزگە هەیە. ئەمە کۆنتڕۆڵ کراوە توانراوە چاودێری بکرێت لەم شوێنانی کە بەکاردەهێنرێت. بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە کۆنتڕۆڵی ئەو حاڵەتانەمان هەمووی کردووە بەڵام مەبەستمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان وریا بکەمەوە کە بە هیچ شێوەیەک خواردنەوەی یان خۆ شتێک کە دەکێشرێت لە خەڵکانێکی وەرنەگرن نەبادە ئاڵودەی مادەی هۆشبەریان بکەن دواتر دەکەونە ژێر کاریگەری مادەی هۆشبەر و ناتوان خۆیان لێ دەرباز بکەن بە جۆرەها شێوە دەبن بە قوربانی و بەکار دەهێنرێن. جاری وهەیە ئەو کەسەیە دەبێت بە قوربانی مادەی هۆشبەری پێدەگوازرێتەوە تاوانی تری پێ ئەنجام دەدرێت کاری دزی پێ ئەنجام دەدەن و دەبێتە هۆکارێک بۆ کێشە و گیر و گرفت بۆ خێزانەکەی و بۆ کۆمەڵگاش. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز ئەرکان بەبیانی ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی نهێشتنی مادە هۆشبەرەکان سپاس کە لەگەڵ 24 بووی. زۆر سپاس.